ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان 25 نۆڤەمبەر ڕۆژی بەگژداچوونەوەی توندوتیژیە دژ بە ژنان و یەکدەنگی جیهانە بەرامبەر تاوانەکانی توندوتیژی و جیاوازی ڕەگەزی. ئەم ڕۆژە دەرەنجامی ئەو توندوتیژیانەیە کە سیستەمە دیکتاتۆرەکان دژی ئازادی ژن کردویانە و دەیکەن. جگە لە کولتور و دابوونەریت، فاکتەری نەتەوەیی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ژینگەیش هۆکارێکی ترن لەسەر زۆربوونی توندوتیژی و زەبر و زەنگ بە هەموو جۆرەکانیەوە. لە ئێستادا توندوتیژیەکان بەڕادەیەکە هیچ کۆمەڵێک نییە خاڵی بێ لەم دیاردە و جیاوازیەکانیش تەنها لە جۆری توندوتیژیەکانە. 25 نۆڤەمبەری ئەم ساڵ لە کاتێکدایە کە جیهان کەوتۆتە ناو گێژاوی جەنگ و ململانەیەکی سیاسی و ژینگەیی بەگشتی و کوردستان بە تایبەتی ڕوبەڕووی چەندین کۆمەڵکوژی و قەیران و نادادپەروەری بووەتەوە کە ڕنگدانەوەیەکی بەهێزی هەیە لەسەر نەبوونی ژینگەیەکی لەبار بۆ ڕێگەگرتن لە توندوتیژی. بەڵام ئەوەی دڵخۆشکەرە ژنان بێدەنگ نین لە ئاست توندوتیژیەکان و دژی دەسەڵاتە خۆسەپێنەرەکان و زەوتکەرانی مافەکانیان لە خەبات و تێکۆشان بەردەوامن. ئەمڕۆ شۆڕشی ژنان بە پێشەنگایەتی ژنی کورد بۆتە سەرمەشقی ژنانی جیهان و سەلماندیان کە ژنان ئەو هێزن کە دەتوانن گۆڕانکاریە ڕیشەیەکان لە جیهانی ئەمڕۆدا بۆ ئایندەیەکی باشتر بچەسپێنن و هەنگاو بنێن بۆ جیهانێک کە هیواکانیان بێنێتەتی. بۆیە دەبێت ژنان لە جیهاندا بەگشتی و لە کوردستان بە تایبەتی لەم ڕۆژەدا یەکدەنگی و هاوخەباتی لە پێناو بەدیهێنانی ژیانێکی ئاسوودە و دوور لە توندوتیژی و بە شێوەکانیەوە بەردەوام بن و کۆڵ نەدەن تا دەگەنە ئەو ژیانەی کە شایستەیانە. و پێویستە حکوومەت لێرەوە پێویستە ئێمە ئەوە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە کار بکات بۆ یەک هەوڵی جدی بدا بۆ کەمکردنەوەی توندوتیژی لە ڕێگەی جێبەجێکردنی یاساکان بە تایبەتی یاسای توندوتیژی خێزانی و بکەرانی توندوتیژی بە سزای یاسایی بگەێنرێ. دوو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە هەڵەبجە هەرچی زووە بکەوێتە سەر پێی خۆی و کاری بکە. سێ کردنەوەی شەڵتەرێک زۆر بە گرنگە زانین لە سنوورەکەمان بۆ داڵدەدانی ئەو ژنانەی کە هەڕەشەیان لەسەرە و توندوتیژیان بەرامبەر دەکرێت و ئەو ژنانەی کە بێلانەن و لە سنوورەکانی ترەوە ڕوەکەنە بە پارێزگای هەڵەبجە. چوار هەوڵدان بۆ ئاشتەوایی خێزانی لە ڕێگەی وەزارەتە تایبەتمەندەکانی وەک پەروەردە و کاروباری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و سەرجەم وەزارەتە تایبەتمەندەکان بۆ وشیارکردنەوەی کۆمەڵگە و گەیشتن بە ئاشتەوایی تەواوەتی کۆمەڵایەتی. پێنج گرنگیدان بە وشیارکردنەوەی کۆمەڵگە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە. باشترکردنی ژیان و بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێگەی دۆزینەوەی هەلی کاری یەکسان بۆ هەردوو ڕەگەز تا ئاشتەوایی کۆمەڵایەتی بە یەکجاری بێتەدی. ڕێکخراوەکانی ژنان لە هەڵەبجە لەگەڵ چالاکوانان لە هەڵەبجە و نووسینگەی مافی مرۆڤ لە هەڵەبجە 26 نۆڤەمبەری 2023.